سپاس بۆم دەرفەتە کاک دکتۆر ئەم پیاوەی من دوو ڕێگای بۆ داناوم دەبێت یەکیان هەڵبژێرم بڕیارەکەش زۆر قورسە من نە ئەتوانم دەست لە دایکم هەڵگرم ناتوانم دەست لە مناڵەکانم هەڵگرم ئەم ئەڵەیان ئەبێ دایکی ئەو خانۆ بفرۆشێت یان من لێ جیابمەوانێ ئەخر توخوا پیاوە بینیوە بڕیار شتی وا بۆ هاوسەرەکەی دابنێ باشە ینی خانوو وەرە سێوە نیە بەڵێ باشە ینی ئێوە ئەوە محتاجن پێویستان بەو بڕە پارە کەمە هەیە تەبەن تۆ براو هەیە وەکو باستان کە پێشتی قسەمان لەگەڵ کرد خوشک و براو هەیە ینی ئەوە پێویستان بەو پارەیە هەیە تا لەو وەرە سێ بەرتان کەوێ ناسپاس بۆخوا ئێمە پێویستمان بەو پارەیە نییە بگرە زۆر زیاتریشمان هەیە لە هیچمان کەم نییە بەس ئەم هەر سوورە لەسەر ئەوەی ئەبێ دایکم ئەو خانۆ بفرۆشێ ئەم هیچ پێویستی بەو پارەیە نیە بەس ئەوێ تۆڵە لە دایکم کاتەوانێ تۆڵە بەڵێ کاک عەبدوڕەحمان با بینێ لای بەڕێزە دکتۆر پێشەوەی دەست پێکەی حەزەکەم پرسیای لە جەناب بکەم هەر ناوەکە و ڕەحمە لە دایک و باوکو کەم ناوەیان ناوی هەر لە ناوەکەتەوە مەفروزە عیبرەت وەرگی عەبدڕەحمان یعنی تۆ عەبدی خوای گەورەی کە چەنگ بە بەزەیی و بەبەخشندەیە یعنی بۆ ئەم ڕەفتارە عکسی ناوەکەتە بۆ بە دوای تۆڵە سەنەوەیە ئەگەڕی چێ لە تۆڵە سەنەوە سوودی وەرگتووە دوای بۆ تۆڵی لە یەکەیتەوە کاک دکتۆریان من یەک پرسیارەکەم باشە ئەم کچی ماڵەکە نییە ئەی مافی خۆی نییە ئەو پارەی وەرگری خۆشەر نیار محتاجوی لاوە پارەی وەرگری یعنی چوو ئەمیش مافی خۆیەتی لەو بەرە پارەی وەرەسەکە وەرگێ دوایەوە براکانی چۆن بۆ خۆیانە ژین لە ماڵ و مناڵی خۆیانە بە ئامیر بەهمان شێوە بژی حەقی چییە؟ بەڵێ تۆ مافی خۆتە و بڕە پارە وەرگری ینی زەرری کەسی تیاگەر ئەو بڕە پارە کاک دکتۆر گیان ڕاستە مافی خۆمە بەڵام لەلایەکەوە من پێویستم بەو پارێنێ لە لایەکی تری شەوانێ باشە ئێمە ئەو خانۆ بفرۆشین دایکم بچێ بۆ چوو ئێوەکەی کێشەی توێ تو دوو براتەیە باوچێتە لایەوانەوان بەخێویکەن پیاوەکە تۆ خۆت باشە زانی دایکم لەگەڵ هیچ کام لەو براژنانەمان ناگونجێت ئەبێ براکانم دایم خەریکی ناوبژی بن ئێوە تا تۆ خۆ بەدەمی خۆتەڵی دایکە لەگەڵ یەک کەسا ناگونجێ ئەگەر دایکە دایک بە ئاوای بەسەر خۆی نایەنە نەکەت لەگەڵی تەحملەکانەکەسی داراکە لەگەڵی ینی زوخاوی دنیا بە دڵی و خەڵکەیە یعنی ئەگەر خەمی دنیا و قیامەت و ڕۆژی دوای هەوە ئاوە ناوە بە گورگ و پەلاماری و خەڵکە بات ینی بەڕاستی دکتۆریان هەزار کێشە و مشکلی وە دروست کردوین ینی نازانم بیرە چوانێت چی بێمە نەکرد کەمی بێمە کرد چەند جا خەریوە تەڵەقانە بە لە بیرم نەچۆتەوە من نەزانم بەڵام ئەو دایکمە خۆ من ناتوانم دەستی لێ هەڵگرم هەر حاشاشی لێ ناکرێ ئێستا ئەو پەچی کەوتووە کەفتەکارە ئەوەی کە ئەو شتانی پێکردۆ شەیتانە کاک دکتۆر گامامێکشە ئەرزی جەناب بکەم ینی سەر ڕاوی کە خێزانم کچی ماڵەکەی و منی زاوایانم سەر ڕاوی کە لەو ژووریا کریان لێ وەرەگرتین ینی بەوە شۆنەوەستە ئەم خەسۆم بوو بە شەیتان و چۆ من کڵەشەی خەزور مژن براکانمانێ ینی تاکو ناچاریکردن لەو ژوورە دەرمانکەن ئێمە 4 ساڵی ڕەبق یان پێویستان بۆ ژوورۆژ نەبوو کاک دکتۆر دوای ئێمە کە ڕۆژی ژوورەکان کرد بە مەخزن یعنی 4 ساڵی ڕەبق ئێمە لەم گەڕک بۆ ئەو گەڕک لەم کۆڵان بۆ کۆڵان لەم ماڵ بۆ ماڵ ینی هەر هەفتەی لە کۆڵانێکا بووین لەبەری وەزعم ئەوەنە باش نەبوو کاتە نەمانەتوانی ینی پارەی کرێکان بە باشی بین یعنی بەمە شۆنە ئەوەستا هەزار کێش و مشکلی بۆ دروستەکردین هەر بیانی پێ ئەگرتین مشکلی بۆ دروستەکردن ینی باوکیشی بە خەفەت و مەراقی دایکیەوە مرد خەسوومەوە مرد ینی کاک دکتۆر تا گەیشتە ئەو حەدەی ینی خەسووم نێشت دایک و باوکم سەردانمان بکەن نێژ مناڵەکانم ببینن یعنی وای لێ هاتوو منە چوون بە سەردانی ماڵی باوکمە کرد یان و قەیناگە کوڕمەزانم وەزعەکەتان چۆنە دۆخەکە چۆنە قەیناگە تۆوەرە بۆ سەردانمان ینی زۆر ناخۆشە کاک دکتۆر بەڕاستی بەسە کاک عەبدوڕەحمان ئەمە ئینسانێکە ئاوا بیری کردو تۆ خەسوو وا خراپ بۆ ئەم ڕەفتارەی کردووە ینی ئەبێ تۆش هەر وەکو ئەو بی کەواتە فەرقی چێ لەگەڵاوە بێت تۆڵی لێ بکەیتەوە ئەو ئەمانی لەبیر ناچێتەوە قوچی منەڵێ دکتۆر تاکە هۆکار ئەم ئەیڵێ تەوانێ ئەڵێ بێ من بیخەمە سەر جادە چی لە من کردووە ئێمەی دەربەدەر کردووە ئێمە کۆڵانە ئەو کۆڵانمان کردو آخر ئەوە گوناحی من نیە ئەنجا ئێستا ئەو پەچیشی کەوتووە ینی بەو تەمەنەوە بۆ چۆ بچێ ئەنجا بۆچی ئێمە بە ئاگری کەسانی تر بستوین ئەم هەر ینی ئەوەش نابڵێم هەر خۆمان کێشەمان لەسەروێ ئەچێ بە براژنەکان مەڵێت ئەوانیش دایم لەگەڵ براکان ما کێشەیان هەیە بۆی دایکم ئەم خانۆ بفرۆشێ ئەوە کێ پەیوەندی بە منەوە هەیە یعنی ئەوان خۆیان وەزعیمادیان باش نییە خۆیانە خانۆگە بفرۆشن و بچن 100 مەتر عەرزە زەوی لە شوێنێکی دوور بۆ پارێ پێ بکڕون نەجاتیان بێ لە کرێچێتی یعنی کاک دوورم دایکی لەگەڵ کەسای ئیدارە ناکە لەگەڵ هەموویان کێشەی هەیە بەسە کاک عەبدوڕەحمان یعنی بە تۆ جەنابێ من پرسیارم کرد و خێزانەکەش وتی
يعني تۆ کەسێکی متدەین و خوا ناسیت و ئیمانداری تو ئەهلی مزگەوتی تو بە حسابی خۆت بەڵام بە کردار پێچەوانی ئەوە ناکە عاجز مەبازین بۆچی جەنابێگە شارەزابی لە دینە ئیمانە هەبێ خی گەورە فەرمێڵە هیچ کەسێک کۆڵی گوناحی کەسانی تر هەڵناگرێ یعنی ئەگەر من تاوانبار بم گوناحێکم کرد بێ خۆم حەسەبی خۆمەکە ببوورە مناڵەکەم و خێزانەکەم گوناحی چییە ئەگەر دایکی ئەم گوناحبارە ئەگەر دایشیم عذابی تۆی یاوە یخۆ عذابی ئەمی شیاوە تۆشە لەگەڵیان نەبیکرێت چی بووی ئێمیشە خەفەتی نەخواردووە باشە ئێستا تۆش مەرجەکەی بۆ ئەمداناوە یابێ ئەو خانوە بفرۆشن کە وەرەسەیە بە ئەوی دایکی کوێتە سەرجادە یا ئەوەیە لی جابیتەوە باشە ئەم لە تۆ جیان نابێتەوە ئەم خراپەی نییە لەگەڵتا تۆ خۆش دەڵی ئافرەتێکی باشە پێشتر لەگەڵ تا دانیشتوین و گلەی و لەم نییە ئەی باشە بۆ کۆڵی گوناحی خەسوو دەخەیتە ئەم چ گوناحێکی هەیە ینی ئەمە دینواڵێ ینی ئەمە گوناح نییە کە تۆیکەی ئایا ئەمە شتێکی ئینسان نییە بۆچی تۆڵی خۆت بەهۆی ئەوەی کە خەسوو وای کردووە لە خێزانەکە تێکەیتەوە جاخۆ ئەو خەسوو کوێتە سەرجادە بۆ ئەم مرتاحە بێ و کاتە بۆ کێشەکانتان چارەسەرە بێ کاک دکتۆریان من کابرایەکی متدینم لەخوا بەزیابێ لە فەرمانی خۆ پێغەمبەر صلی وسلم دەرناچم ئەو فەرمانی خوایە بە قوربان ئەڵێ کەس گوناح ینی ئەم گوناحی چییە بەرپرسیار چییە کە دایکی غەڵەتی کردۆم باجەکەی با ئەخوا کەشتی وای وتوە کاک دکتۆریان ینی خۆی گەورە فەرمێ بە هەرچی ئازاریانەی بۆ شوێ ئازاریان بەرەوانێ من حلێکی ئاسانم بۆ داناوە ینی نەربەشتومە سەرگەردان بێت و خەفەت خوات و لە سۆزی مناڵەکانیشمان بێ بەش بێ ینی حلەکە ئاسانە بە خانەوە و فرۆشن و تەواو ئێمە چەند ساڵێکی زۆر دەردی کرێچێتیمان چەشت تاڵاوی دەربەدەری ینی باویش قەیچەکە ماوەی چێژ بزاوزان چەند ئازارەکەی ناخۆشە ئەو هەموو زوو خاوی کردو بەدڵی ئێمە و ئەو هەموو خەڵکیە باویش خۆی کەمێک باجی تاوانەکانی خۆی بات و کەمێک خەفەت خوات